یەک بتوانێت دەست بەجێ کۆبنەوەیەکی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ بە ئامادەبوونی تێکڕای فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان و بەدەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە لە پێناو دانانی لیژنەیەکی تایبەتمەند و لە خەڵکی شارەزا مەلەفی ناوچە دابڕاوەکانیان ڕادەست بکرێ بۆی کە بتوانن لەگەڵ حکوومەتی عێراقا گفتوگۆ بکەن لەسەر گرفتەکانی. دوو موچەی پێشمەرگە هاوکات بودجەی خەڵکی کوردستان کە بەداخەوە ئەبینین لە دوو ڕۆژی ڕابردووە لە ناو پرۆژه یاسای عێراقا 12.46 پێم وابێ دیاری کراوە بۆ خەڵکی کوردستان کە ئەو 70% کەم کراوە. ئەمیش خەڵکانی تایبەتمەند و شارەزا بێ گفتوگۆ لەسەرانە بکرێ. سێمیان پێویستە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئیقرار بکات هاوشان لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا کە لە مانگی ئایارە وا بڕیارە مانگیاری ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. خاڵی کۆتاییمان خاڵی چوارەمە داوا لە پەرلەمانی کوردستانەکەین کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ملزم بکات بۆی کەوا بتوانن لەم ماوە کورتەکە لە بەردەستیانە بەڕاستی ماوەیەکی کورتە بتوانن ملزەمیان بکات بۆی کە بتوانن تۆماری دەنگدانان بە شێوەیەکی ڕاست و دروست بدەنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەو گلەی و گازندەکە لیانەیە کە ناوی دووبارە و ناوی مردوو خەڵکانی بیانوی تۆمارکراون دەربێنن و بۆی کە بتوان هەڵبژاردننی داواتی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پاک و نزیب بێ بۆی خەڵکی کوردستان بتوان نوێنەرەی ڕاستەقینەی خۆیان لە ڕێگای دەنگدانەوە دەنگدانێکی نێنیوە بۆ خولی داواتی پەرلەمانی کوردستان هەڵبژێت.